دواتر نیشانەکان لە خۆیان دەبینەوە زۆرجە ئەم کەسانە دەچنە بەر نەشتەرگەریش بەڵام دواتر هیچ شتێکیشیانە تەنها حاڵەتێکی دەرونیە. ئێمە لەمڕۆ لەم بەرنامەیەدا لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەپسپۆر لە دەروون ناسی لەگەڵمان ئامادەیە لە ستۆدیۆی بەیانی باش و گفتوگوی زیاترین بابەتە دەکەین. دکتۆر سڵاوت لێبێ و بەیانی باش دکتۆر با سەرەتا بڵین ناوی ئەم نەخۆشیە مانچاوسن لە چیەوە هاتووە ئێستا ئەو ناوە ماوەتەوە یاخود ناوێکی تری بۆ بەکاردێنرێت؟ دووبارە سپاس. مونچهاوزن سندرۆم ئەگەڕێتەوە بۆ ناوی بڵێن ئەفسەرێکی ئەڵمانی کۆن کە لە وەختی خۆیان لە ناو جێشی ئەڵمانیا کاری کردووە پێیانەوت بارۆن مونچهاوزن. بارۆن پێگەیەکە بۆ مونچهاوزن ناوی شخصەکەیە. ئەم شخصە بەوە بە ناوبانگ و ناوی دەرکرد کە خۆی شەیەک هەیە لە ناو خەڵکا بەکارێت پێڵن فسفس پاڵەوان. خۆی وەکو فسفس پاڵەوانێک پیشانەدا، یعنی مەسەلەن ئەیود لە فلان جەنگا من 200 کەسم کوشتووە، لە فلان شوێنە کە چوین بۆ جەنگ شەڕم لەگەڵ شێرا کردووە لەگەڵ پڵنگا کردووە، کەواتە یعنی کۆمەڵێک حەقایەتی ئەوتەوە کە طبعا دەوروبەرەکەی هەتا حدێک بڕایشان پێ کرد، یعنی تا حدێک معقول بوو بەڵام بە حقیقەت خۆی ئەسڵ و ئەساسی نەبوو. خۆمان فشەکەر بووە بەڵزەبت فشەکەرێکی تەواو بووە. اینجا لەسەر ئەو ناوە کۆمەڵێک خەڵک پیا بوو وا دەرئەکەوتن کەوا نەخۆشن، بەڵام بە حقیقەت خۆیان بە ئەسڵ خۆی نەخۆشی دەرونیان هەبووە. ئەگەر نەخۆشی دەرونیان نەبووە ئەمەیان نەکرد، بەڵام بە ئەسڵ بڵێن کێشەیەکی حەقیقیان نەبووە. ناوە تازەکەی ئەم نەخۆشیە ئێستا پێڵێن فاکتیشیەس دیسۆردەر بە ئینگلیزی، بە عەرەبی پێڵێن ئەضطراب مفتعل. با بڵێن ناوی بنێن پەشێوی دروستکراوە، پەشێوی دروستکراوە، یعنی خۆی پەشێویەکی بۆ خۆی دروست دەکرد. طبعا ئەمە فەرقی هەیە لەگەڵ کەسێکە کە ئەمە ئەکا بە مەبەستێک، بە جگەرە لە مەبەستی ڕاکێشانی سەرنجی دەور و بڵێن دکتۆر و سیستەمی تەندروستی ئۆشتانە ئەمەی مونچهاوزنی هەیە، ئەمە ئەم حاڵەتەی هەیە. بەس خەڵکی تر هەیە کە ئەمە بۆیە جیاوازی ئەبێ بکەینەوە. بۆ نمونە یعنی بۆ نمونە یەکێک لەم ئێنارتەیە ئیشەکە و ئەمڕۆ ئەرکی لەسرە واجبی لەسەرەکەەوە ئەبێ بێ دەوامی خۆی بکە، بەیانی لە خەو هەڵەسێ تەلەفۆنێک بۆ ئێنارتەیەکە ئەڵێ ئەوە ئازارێکی گەورە لە جەستەما هەیە و ئەوە من ئەمبەن بۆ خەستەخانە و فەحسوشتم بۆکەن و ئەمە جیاوازە. ئەمە بە عەرەبی پێڵێن متەمارەض، بە ئینگلیزی پێڵێن مەلینگرر. بەڵام ئێمە باسی زەلامێکەکەین هیچ هەدەفێکی بڵێن دەستکەوتی تیانە، هەر دەستکەوتیشی تیانە. ئەوی کەیان دەستکەوتی تیا دەستکەوتەکەوەیە ممکنە ئەو ڕۆژە ئیشێکی هەبێت لە شوێنێکی تر ئەچێ و ئیشەکە نایەت بۆ ئەرکەکەی خۆی، بەڵام لێرە هیچ دەستکەوتێکی تیانێت. دەستکەوتەکە چییە؟ سەرنج و وەکو بەڕێزت وتت احتیمامی ئەو کەسانی کە لە تەندروستیا ئیژەکەن. اینجا نیشانەکان چین؟ یعنی چیان لێت ئەم نەوە خەڵکانە؟ بازێکی نیشانەی جستەیی تیا هەیە، بازێکیشی نیشانەی دەرونی تیا هەیە. اینجا ئەوەی کە سەرنجی بڵێن ئێمە ڕاکێشاوە لەم بوارە ئەم کەسە لە پێناوی ئەوەی ئیسەلمێنێکەوە ئەم نەخۆشیی هەیە تەحملی هەموو جۆرە ناخۆشیەکەکە. بۆ نمونە یعنی بۆ ئەوەی بڵێکەوە من ئیلتیهابی خوێنم هەیە، هیچ مانعی نییە بەکتریایەک شتێک بدۆزێتەوە کەوا ئەزانێ پیسە ئیلتیهابە و بە دەرزی و بە سرنج بیا لە خوێنەکەی خۆی بۆ ئەوەی تووشی تاو ئەم نەخۆشیانە ببێت، بۆ ئەوەی بیسەلمێنێکەوە ئەم نەخۆشیە هەیە. نوعێکی تریان هەیە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا ئەنجا ئەمە لە کتێبەکانە زۆر باسەکرێت. مەسەلەن وا خۆی پیشانەداکەوە ئازارێکی زۆر بەقووەت لە سکیا هەیە یا لە سینیا هەیە، طبیعی هەموو کەسێک کە ئەو شتەی بینی بە جددی وەریەگرێ ئەیبەن بۆ خەستەخانە باشە، هەموو نەوع فەحسێکی بۆکەن باش نەبوو تۆ، بەڵام هێشتا ئازارەکەی تیا هەیە. مەجبور اینجا ئەمە لە بڵێن لە بەشی نەشتەرگەریە خۆم لەوێ ئیش ناکەم، بەڵام بەشی نەشتەرگەریە قانونێکە کە تۆ گومانت هەبوو کەوا ئەم کەسە نەخۆشیێکی هەبێ و هیچ علامەتێکیشت تیا دەرنەکەوت مەجبوری بیکەیتەوە ئەو سکە، یعنی ئەبێ سک بدڕێنرێ بۆی بگەڕێنەوە شتێک هەبێ ئەمە نەیزانین بە فەحسەکان دەرنەکەوێت. ئەدەیکەنەوە هەموو شتێک سیرەکەن، هەموو شتێ مەزبوطە، مەجبور وەکو خۆی دایەخەنەوە. ئەرۆڵە نەخۆشەکەی نەخێر. اینجاوە هێشتا ئەمە قۆناغی یەکەمە. قۆناغی دووهم چییە؟ کە ئەو وەج بە دکتۆرانە ئەگۆڕێن لەو خەستەخانەیە ئەڕۆن. عادەتەن ئەمە لە هەموو خەستەخانەیەکە ئەمە هەیە، دکتۆرەکان شوێنی خۆیان ئەگۆڕن،
چونکەوە بە تایبەتی ئەمە لە خەفارە تا ڕووەدا زیاتر لەگەڵ دکتۆرە گەنجەکان ئەوانەی کە ئەزممویان زۆر نییە ڕووەدا سەر لە نوێ دوای بڵێن 6 مانگ یا ساڵی کە یەتەوە جارێکی کە بە هەمان نیشانە بەڵام لە شوێنێکی تری ناوسکی مەجبور دیسانەوە بۆ ئێدرنەوە یان شتێکی کە ئەکەن ئەمانە ئەچن بۆ شارێکی تر یعنی مەسەرەن ئێستەمڕۆ لە سلێمانیە ئیتر ئەو کەسە ناسرا لە سلێمانی ئەگەر شەو ئەم کابرایە هات بۆ خەستەخانە و ئەم نیشانانەی تیا بوو ئەوە بزانن ئەم زەلامە ئەم نەخۆشیە هەیە با بڵێن فەکتی شێزە سۆردەری هەیە مەیدڕەنسکەکەی ئەچێ بۆ هەولێر مجموعەیەک دکتۆری گەنجی تازەی با بڵێن زۆر حەز لە ئیشەکان ئەیبینن دیسانەوەی سەر لە نوێ ئەیدڕن ئەیکەنەوە هیچ نییە اینجا لە کتێبەکانی جراحا ئەڵێ کاکە باشترین شت ئەوەیە ئەم کاتە ئەم برادرە سەحابێکی بۆ دروستکەن ئەو زنجیرەی کە ئێمە بەکاری هێنین بۆ پانتۆڵەکانمان ئەو زنجیرەی بۆ بەکاربێنن بۆی چوو بە هەر شوێنێک زنجیرەکەی بۆ بکەنەوە سکی نەدڕن ئەمە تقریبن کراوە بە نوکتە یانی ئەم شتە طبعا ئەمە یەکێکە لە نیشانەکان طبعا نیشانەی تریش هەیە سەریەشە پشتیەشە بڵێن پەرکەم هەروەها نیشانەکانی نەخۆشیە دەرونیەکان باش ئەو ئازارانە دکتۆرە و ئازارانە دروستکراون یا بەڕاستی ئەو پەرکەم و سەرێش و پشتێشەکەی لەگەڵا بێت لە پاڵ ئەم وەهمەی کە خۆی بۆ خۆی دروستێکات ئەو وەکوتم بەعەمدی ئەم شتە ئەکا بەڵام و هەستیشی پێ ئەکا بەڵام بە حەقیقەت ئەسڵ و ئەساسیشی نییە یعنی بانمونە ئێمە لە بوارەکەی ئێمە بواری نەخۆشیە دەرونیەکان دەرزیەک هەیە ئەگەر بیین لە خەڵک بەخۆ حتا لە بوارەکانی تریشە بۆ نمونە لە مەسەن ئافرەتی دووگیانە حەبی ڕشانەوە هەیە یا دەرزی ڕشانەوەیە کەلی ئەی هەنێک لەو کەسانە تووشی تەشەنوجێکی زۆر بەقوتە بن ملیان خوارە بێ چاویان ئەسوڕێ ئەم ناوەشتانە ئەمە چێ ئەمە ئەخوا بۆی تووشی ئەم حاڵەتە ببێ و ئەیبەن بۆ خەستەخانە سیرەکەن فعلەن ئەمە ئەو حاڵەتی هەیە بەڵام خۆی دروستی کردووە یعنی خۆی ئەو دەرزێ لە خۆیاوە یا ئەو حەبەی خواردووە بۆ ئەوەی تووشی ئەم حاڵەتە بێ یعنی حاڵەتەکە خۆی دروستی کردووە بەڵام تایەتی وەکوتم مەبەستەکەی ئەوە نییە پارەی بۆ کۆکەنەوە یا بڵێن یارمەتیەکی بەنیاشتێکە بەس ئەو چێژ لەوە ئەبینێ لە ناو سیستەمی تەندروستیا بێت لە ناو خەستەخانە و دکتۆر و نرس و ئەم ناشتانە شکاتە دکتۆر کێن ئەوانەی کە توش ئەم نەخۆشیە دەرونیە دەبن بە تاوەتی کە ئەنوێت نەخۆشیەک هەڵەبژێرن لە ناخی خۆیاندا ئەنە توش ئەم نەخۆشیە بن زانیاری تاوەتی لەسەر ئەو نەخۆشیە کۆکەنەوە بۆیە هەمان ئەو نیشانانیان تیا دەربکەوێت دکتۆریش لەو کاتەدا بکەوێتە هەڵەوە زۆربەی زۆریان گەنجن هەندێکیان خوێندەوارن هەندێکیان یا خۆیان سەرچەکەن ئەگەڕێن بە دوای نیشانەی نەخۆشیەکان بۆی دروستیکەن ناو خۆیانە یان هەندێکی تریان بڵێن لە کۆمەلگەیەکە ئەژین کە ئیعلام و با بڵێن پەروەردەکردنی خەڵک لەلایەن حکوومەتەوە ئەوەنە دەوڵەمەندە و ئەوەنە زۆرە هەموو کەسێک ئەزانێ نیشانەی نەخۆشیەکان چییە لەبەرەوە ئەبینی دروستیەکە طبعا دوو حاڵەت هەیە حەزم کرد ئاماژەی پێ بکەم بەڕاستی سەرنجی بینە ڕائکێشێ بۆی یەکێکیان من حاڵەت دوو حاڵەتم بینی لە خستخانە لای خۆمان یەکیان ئافرەتێک بوو بەیانیان کە لە خەو هەڵەسا شوشەی وردەوردە یا کریستاڵی وردەوردە لە ناو چاویا بوو دکتۆر وەرە فریامان کەەوە ئەم نەخۆشە ئەمە چییە هەموو بەیانێکە لە خەوەڵەسێ کۆمەڵێ کریستاڵی وردەورد لە ناو چاوێتی ئەمە تومە شەو خۆی دایەنا شتەکە نەخۆشێکی تر مەسەرەن لە شوێنێکی کە لە عیادە بینیم چەند ساڵێک لەمەوە پێش هەر لەم شارە عیب نەبێ لەگەڵ میزەکەیە خوێن ئەبوو خوێنێکی تازەی با بڵێن گەشت طبعا ئەمە دەرچوو خۆی شتێکی ئەبردە ناو زەکەری خۆیەوە بۆی برینداری کە و خوێن دەربچێ بۆی بڵێن ئەم کەسە لەگەڵ میزەکەیە خوێن هەیە جا ئەنواعی هەیە جا بەعزێکی هەیە شتێکی تیژ قوو دەدا بەعزێکی هەیە دەرزی ئەکا بەسکی خۆیان ئەمانە ئەنواعی هەیە باشانی بۆی ئەو نیشانانی تێ دەرکەوێت زۆر جا نەخۆشەکان پەنا دەبنە بەر ئەوەی زیان بەجستی خۆیان بگەنن بەڕاستیەوە وەکوتم لە پێشاوتم لە پێناوی ئەوەی بیسەلمێنێکەوە نەخۆشە و با بڵێن سەرنجی دکتۆرەکان ڕابکێشێ ئامادەیە تۆ بچی دەرزیەکی بەکتریا لە خوێنی خۆتبەی تەمان مەترسی مردنی تیا هەیەەوە تەسەممەکەی ژەهراویە بیت خوێنەکە ژەهراویە بیت ئەمانە مانعیان نییە لە پێناوی ئەوەی بیسەلمێنن بۆ دەوروبەری خۆیان کەوا نەخۆشن هەموو شتێک ئەەکەن ئەگەر لە ئەنجامەکەیشی مردنیش بوو جا وەکو وەڵامی پرسیارەکەی بەڕێزت طبعاً زۆربەی زۆری لە گەنجەکانە هەبێ بەڵام بەعزی جارێ بەعزی حاڵەت لە مناڵیشا دۆزراوەتەوە یعنی مناڵیش بۆ ئەوی بیسەلمێنێ کە ئەم شتەی تیا هەیە عینەن شت ئەم حاڵەتانەی تیا دروستە بێ
جۆرێک هەیە بۆ ئەوەی استفادە لە وقتەکە بکەین پێڵێن با بڵێن factitious disorder by proxy proxy یعنی وەکالەت یعنی یەکێک ئەبێ بە وەکیلی یەکێک بۆ نمونە دایکێک مناڵی هەیە ئەچێ ئەو ئازارە یا ئەو کێشەیە ئەو مشکلەیە دروستەکە لە مناڵەکەی خۆیە وی خاتە باوشی وەکو چۆن لە سێمانی بڵێن ئەیفرێنێ بۆ خستەخانە بۆ ئەوەی ئیسپاتی کاکەوە ئەم مناڵەی نەخۆشە تەبانیتر احتیمام شتەکە کە بە مناڵەکە ئەدرێ ئەو لێرەوە سوکنایەکی پیاەت یعنی چێژ لەوەی وەردەگرێ کەوا مناڵەکەیشی نەخۆشە و احتیمامەکە تەمان بەخۆی و دەبین لە نێو کەسە جارەکان ئەمە بەدی دەکرێت حاڵەتێکی تەندروستی ئەو تۆشی نیە بەس هەر ئەڵە هیلا کەمان دووم ئەژنۆمێشێ پشتمێشێ سکم ئێشێ دواتر کە ئەڕۆی هەندێک جار دەرمانێکی پێدەدرێ هەر یان لاوانی هۆکاری ئازارەکەی ئەویش نەبێ بەس دوای خۆی نەفسیە نەحاسێتەوە ڕەنگە بەڕێست و بینەری بەڕێزش بڵێ ئەو زەردەخەنەیە چی بوو لە دەموچاوتا دەرکەوت من خۆت بەتەمەنم لە کوردەواری خۆمان جاران یانوت پیری و سەد عیب ئێستا ئەڵێن پیری و هەزار عیب مرۆڤ کە چووە تەمەنەوە عادەتەن کۆمەڵێک نەخۆشی هەیە ئەم کۆمەڵە نەخۆشیانە ئیتر یا کۆنتترۆل کراون یا کۆنتترۆل نەکراون لەبەرەوە یەکێک لە کێشە هەرە گەورەکان ئەوەیە کە بتانی ئەم حاڵەتە حاڵەتی با بڵێن پەشێوی دروستکراو یان اضطراب مفتعالیان factitious disorder یان مونچاوزن سندرۆم لە ئینسانێکی بەتەمە نابیدۆزیتەوە چونکە تۆ هەموو شەکوایەکی نەخۆش ئەبێ بە هەند وەری بگری و بە جددی وەری بگری اینجا نازانی فعلەن ئەم کەسە ئەم پشتیەشەیە هی ئەوەیە کە فقراتەکانی تەواو نییە ئەم شانیەشەیە ئەم قاچەشەیە هی ئەوەیە کە ئەژنۆی تەواو نییە قاچی تەواو نییە ئەم نەتوانینی ڕۆشتنە و ئەم شەلەلەی کە تووشی بووە فعلەن هی ئەوەیە کە نەخۆشیێکی هەیە یان وەکو بەڕێزت وتت ئەم حاڵەتەی هەیە اینجا طبعا ئینسان چەندێک تەمەنی هەڵکشا بە تایبەتی ئەگەر ئیمکانیەتی کەم بوو باری دارایی باش نەبوو عادەتەن ئیتر دەوروبەرەکەی لێ ئەتەکێنەوە لێ ئەکشێنەوە یەکێک لە هۆکارەکان بۆ ڕاکێشانی سەرنجی دەوروبەری خۆی ئەمەیە ئینجا لەبەرەوە ئەبێ لێرا بکەویتە حاڵەتێکەوە زۆر زیرەک بی چونکە تۆ لەلایەنی طبیەوە لەلایەنی ئەخلاقی طبیەوە هەڵەیەکی زۆر گەورەیە تۆ کەسێک فعلا نەخۆش بێت نەخۆشیێکی جەستەیی حەقیقی هەبێ یا دەرونی حەقیقی هەبێ تۆ ئەو هینەی لەسەردا بنێ ئەو مۆرکەی لەسەردا بنێکەوە ئەمە اضطراب مفتعالە یا خۆی دروستی کردووە لەبەرەوە بۆیە ئەبێت زۆر زیرەک بی هەموو شتێک مەزبوط کەی هەموو شتێک تەواو بێ هیچ عیبێکی نەبێت اینجا ئەڵێ بەڵێ لە ئینسانی بەتەمەنە ئەم حاڵەتە دروست بووە و دروستیش ئەبێ وەکوتم چونکە ئەو پێویستی بە احتیمام و سەرنجی هەم دەوروبەری خۆی و هەم دکتۆر و سیستەمی تەندروستی بەڵێ دکتۆر هەر لە کۆتای قسەکانیشدا ئەوەی لای من بووەتە پرسیار لێرە پزیشکان چۆن دەستنیشانی دەکەن یاخود چۆن دەزانن کە ئەمە بۆ منە نەخۆشیێکی تەندروستی جەسەدی نییە تەنها نەخۆشیێکی دەرونیە وەکو خۆ لە قسەکان تا ئاماژە پێ کرد و نمونە و هێنایە و لێرەدا چی دەکرێت وەکو زۆربەی ئەو حاڵەتانەی کە لاخی راگەنە لای ئێمە کاڵم ئێمە پسپۆری تەندروستینی تەمسی دەرونی و نەخۆشی دەرونیەکانە عادەتەن یەک دکتۆر دوو دکتۆر سێ دکتۆر شەش دکتۆر 20 دکتۆرەکە ئەنواعی تەحلیلات و فەحسشتیوا لە هینەکەیەتی لە علاگەکەیەتی ئیتر ئاخری دکتۆر ڕێ وەڵا کاکەمە هیچی نییە لە لایەنی جستەیەوە ئەگەر لطف بکە و کەرەم بکە ئەینێرێ بۆ لای ئێمە ئەگەر ناڕەنگە نەخۆشیەکە خۆی ئەو نەخۆشیەکە خۆی بە هیچ شێوەیەک ئەوە قبول ناکات پێی بڵێ تۆ ئەم نەخۆشیێت لەگەڵایە یەکسەر کە هەستی کرد دکتۆرەکان لەناو خۆیان مناقەشەکەن ئەڵێن ئەمە ڕەنگە ئەو نەخۆشی هەبێ پێشەوەی ئەوان پێی بڵێن یەکسەر تێتەقێنێ و ئەڕوا ڕاکە لە خستەخانە بەڵام باشتر وایە تەمان ئیحالە بکرێت یەک حاڵەتەیە پێم خۆش بوو باسی کەم کە من لە بەریتانیا تەبیبمە کرد ئێمە 6 مانگ جارێ شوێنەکانمان ئەگۆڕی تر وا ڕێکەوت من لە یەک شوێن مامەوە لە 6 مانگ زیاتر نەخۆشێک 6 مانگ جارێ 9 مانگ جارێ ئەهات بە ئازاری مناڵبوونەوە یعنی سکی ئاوسا کە ئەنەه سکی هەیە و ژانی ئەگرت ژانی مناڵبوون ئیتر کە ئەیان بردە ژووری ساڵە و شتیوا ئەو وەختە نەسۆنەر هەبوو شتانە هیچی نەبوو باسی زمانی 1970 شتیواکەم دوایی بۆیان دەرەکەوت نسکی هەیە و نەهیچ شتێک ئەم ئازارانەی دروست کردووە بۆ 9 مانگ جارێ یا 6 مانگ جارێت چونکە وەجبەی دکتۆرەکان ئەگۆڕان ئیتر ئەوە مناڵمە بێ ئەمیش نەوەیەکی ترە لەو حاڵەتانە بەڵێ
کەواتە دکتۆر لێرەدا زیاتر ئەو نەخۆشانە وا دەکەن بۆیە دەوروبەر احتیمامیان پێ بدات. بەڵام لێرەدا ژینگە و هەروە خێزانەکەی دەور دەبینێ کەم کەسە تووشی ئەم حاڵەتە بێت یاخود چۆن. با دووشت لە یەک جاکەینەوە حاڵەتێک هەیە پێڵێن کۆنڤەرژن دیسۆردەر ئەوەی کە جانان پێیانەوت هستیریە یان کەسێتی هستیری جامە زیاتر لە داوای لێبوردنەکەم لە ئافرەتان و میدیان کارەکان و ممەسیلەکان و ئارتستەکان دروستە بێ دائیمەن حەزەکات بڵێن چەقی احتیمامی هەموو کەسێک بێ بێ هەموو کەسێک سەیری ئەو بکات دائیمەن بڵی مەجلیس بێ ئەمە جیاوازە لە ئەم فاکتۆری شێز دیسۆردەرەی کە ئێمە باسمان کرد فاکتۆری شێز دیسۆردەر حەزەکە سەرنجی بڵێن کادری طبی بۆ خۆی ڕابکێشێ نەک سەرنجی خەڵکی ئەتیادی یا دایک و باوک و کوشک و براو شتەکانی لەبەرەوە تۆ مەسەرەن خۆت جوان و ڕێک ئەخەیت و ئەنواعی شت لەبەر خۆ دەکەی ئیتر هەموو کەسێک حەزەکە سێرت کە ئەمە وەکو میدیاکارێک وەکو ئارتستێک وەکو با بڵێن خەڵکێکی کە شخصێتێکی هستیری هەبێ تەم من ناڵێم ئێوە هەتانە بەس ئەمە یعنی ئەنواع ئەڵێم ئەمانەی تر نەخێر ئەم حەزەکە نەخۆشی پێوە دیار بێ حەزەکە علاماتی خراپی پێوە دیار بێ نەک بۆ ئەوەی تۆ سەیریکەیت و احتیمامی پێ بدەیت بەڵکو بۆ ئەوەی من وەکو دکتۆرێک یا بڵێن ممەڕیزەیەک یا مزەمدێک یا شخصێک کە ئیش بکات لە بواری پزیشکیە احتیمامی پێ بدا وەکو وتم چێژ لەو ئەوە ئەبینێ کە لە ناو بڵێن چەقی سیستەمی تەندروستی بێ ئیتر ئەم سیستەمی تەندروستیە لە ڕێزم طبعاً لە حرەسی بە دەرگای خستخانەکەەوە بۆ فەڕاشی خستخانەکە بۆ پاکەرەوەکە هەتا مدیری مستەشواکە لە بینیانە دکتۆرەکان و نێرس و ئەمانە چێژ لەو شتە ئەبینێ حەزەکە لەو ژینگەیە بێت باشە دکتۆر هەندێک جا بۆم کەسانێک زۆر باسی ئەوە دەکەن سکمان ئێشێ یاخۆت هەستەکەین هەناومانێش دوایچن بە سۆنەر چاکە بن سۆنەر کە پشکنینێکە هەستەکەن بە سۆنەرەکە چاکە بن یان زۆر حاڵەتەیە ئەچێت لە نەخۆشخانەکە دانیشێتە دەرەوازانە تاو چاک بۆتەوە ئەمان ئەتوانی یەکسەر بڵی لاوانی ئەمە نیشانی ئەو نەخۆشیە یاخۆت نەخێر یەکێک لە نەخۆشیەکانی تر کە نزیکە لەمەوە و بازارێ تێکەڵ ئەبێ بۆیە وتم یعنی زۆر ضروریە تۆ ئەزمونت هەبێ بۆی بتانی فەرقیان بکەی حاڵەتێکە کە جاران پیانەوت هایپۆکۆندرایسیس سەپیاوان سۆماتیک سیمپتۆم دیسۆردەر ئەو کەسانەی کە نیشانەی بڵێن پەشێوی نیشانە جەستەیەکانی هەیە نایەتە بیرم ئایا لەم شوێنە جاری کە باسم کردوویانە ئەو کەسانن کە ئەڵێ پشتم مێشێ سکم مێشێ نازم کوێ مێشێ وکو بەڕێزی وتت کە فەحسێکی بۆکە یا سۆنەرێکی بۆکە یا شعایکی بۆ گری و پێ ئەڵێ کاکە باشە و عیبت نییە تر ئیسراحەتەکە ئەڵێ باشە قەیناکە ئەڕوا ئیتر ڕەنگە دوای دو سێ ڕۆژێکە بێتەوە بە ئازاری شوێنێکی تری بەڵام عینەن شت کە پێ ئەڵێ شتەکەت مەزبوطە قبوڵیەکە ئەم نا ئەم پێی خۆش نییە پێی بڵێ هیچت نییە بۆ چونکە کەوتت هیچت نییە ئیتر پێڵێکا کە دەبڕۆرە بۆ ماڵەوە حاڵی بووی تۆ مەسەن خەوانوتە لە خستخانە وەکو ئەمەرجەنسیەک داخلت کردو کوڕی خۆڵە کوێرە بڵێن شوێنێکی یەشاوە با بڵێن لای ڕاستی یەشا ئەو دەیامنە دوڕی خۆڵە کوێرە هێومانە بۆ بەیانیە هەموو شتێکت بۆ کرد بە تایبەتی لەم ڕۆژانە کە طبعاً زیاتر لە وەختا کە سۆنەر و ئەشعوشتیوانە بوو زیاتر بوو ئەم حاڵەتانە ئێستا کە ئەتوانی هەر بە شەویش هەموو فحوساتێکی بۆ بکەیت و پێی بڵێ کاکە ئەمە ڕیخۆڵە کوێرە نەبوو ئەمە ئازارێکی ئاوا ئاسایی و هاکەزایی بوو چاگە بیتۆ زۆری پێ ناخۆشە بێ عکسی هەیە ئەوەی کە بەڕێزت ئیشارەت پێدایە ئاماژە پێکرد ئەوی تریان ئەڵێ ئەوە خەیش شکر هیچم نییە و ئەڕۆم و ماڵەوە ئیسراحەتەکە ئەمەڵێ نا زۆری پێ ناخۆشە چونکە حەزەکە لەوێ بمێنێتەوە تۆ کەوتت هیچت نییە و ئەینەری تۆ بۆ ماڵەوە بەعزەجارێ ئەیکا بە ئەمە ئەو نوع خەڵکانن کە لە ناو خەستەخانە ئەیکەن بە گڕۆلاوژێ و شەڕ و ئەم ناوەشتانە ئەوم لەبیر نەچێ حاڵەتی یەکەم کەس یەکەم نەوع کە باسم کرد ئەوانەی کە دروستی ئەەکەن فەرقی هەیە لەگەڵ ئەم فەکتی شێز دیسۆردەرە مەسەن کابرا لە شارێکی دەرەوەی شارەوە با بڵێن لە لادەیەک و لە شوێنێکوێ بۆ بازار شت ئەکڕێوەمانە و پارەی تەواوە بێ و پارەی چوونەوەیشی نییە ئازارێک بۆ خۆی دروستەکە ئەیبەن بۆ خەستەخانە ئەی خەوێنن ئەو شەوە لە خەستخانە خواردن بەلاش با بڵێن احتیمام بەلاش جێگەی نووسن بەلاش بۆ بەیانە هیچت نییە باشە کاکە سپاس هەرواتەوە طبعاً بازاری خۆی کرد شۆپینگی خۆی کرد
گەڕانی خۆی کرد کاتەوانش بە دەرفەت دەزانم بۆی خۆیان نەخۆشەکە ئوتێلێکیشی بە خۆڕایی دەستکەوت و دوایش معزز مکەڕەم خۆ حافیز پارەی ڕۆشنەوەکەی ماوە پێ ئەڕاتۆ یاڕەنیەکێ خێری پێ بکە لە خەسخانە بڵێ ئەویش بۆ پارەی نەفەراتەکەت کە ئەڕێتەوە بۆ ماڵی خۆ ئەشکاتە ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە دەرونیا بن تەنها زەرمەند و زیانە و ترسناکەکەی بۆ خودی خۆیت یا خۆ دەوروبەریش پێوەی تێواگلێن وڵات دوو نوع خەڵک زەرمەند دەبن لێرە یەکەم کەس و کارەکەی چونکە گیرۆدا بن پێوەی ینی گیرە خۆن پێوەی ئەیهێن و ئەیبەن و خزمەتی ئەەکەن دووهەمینیشی ئەومان لەبیر نەچێت جاران لە بڵێن سیستەمی تەندروستیە هەموو شتێک هەبوو و لەسەر حکوومەت زۆر نەکەوت چونکە پارە زۆر بوو ئیمکانیت زۆر بوو ئێستا ئیمکانەتی حکوومەت کەمە ئێستا ئێمە کە دەرزیەک لە نەخۆشین هزار حسابی بۆکەین کە حەبێک ئەین بە نەخۆش هزار حسابی بۆکەین کە چەرچەفێک لە ژێر نەخۆش ئەگۆڕین هزار حسابی بۆکەین کەواتە مەشغوڵکردنی خەستەخانەکان و بەکارهێنانی خزمەتگوزاری تەندروستی لە باتیەوەی یەکێکی تر کە فعلەن پێویستی بەم جێگەیە و بەم خزمەتەیە و بەم وەختی دکتۆر و وەختی کارمەندی تەندروستیەکە ئەمە هەمووی زەرەرە بۆ حکوومەت لەبەرەوە بەڵێ زەرمەند هەم کەس و کارەکەیەتی هەم ئەو جێگەیە کە ئەو خەسخانەیە باشە دکتۆر لێرەدا هۆشیاری ئەو پزیشکانی کە بۆ من ئەم نەخۆشە سەردانی دەکات کاتێک دەزانێت حاڵەتێکی وایە یاخود گومانی بۆ دروست دەبێت دەتوانێت لەوێدا پارچە حەبێکی باتێک کە هیچ زیانێکی بۆی نەبێت تەنها بۆی کەسەکە بکا بەڕاستی نەخۆشە و بۆ کوڵی چارەسەرێکی وەرگرتووە ماوەیەک بێدەنگ بێت لەما و هەروەها ئەو نەخۆشی کە یەت نیشانەکان بەڵ بە دکتۆرەکەڵێ بەجددی هەستەکە بەجددی ئەو نیشانانەی هەیە قەنەعەتی بەخۆی کردو کە بەڕاستی ئەو نەخۆشی هەیە بۆی پێی ناخۆشە بێ کاتی دکتۆرەکە پێڵێ نە فڵان شتێ نییە ئەمە لێرە تۆزێک زیاتر قسەکردن هەڵەگرێ یەکەم شت ئێمە لە کاتی ڕاهێنانی خوێندکارەکانی خۆمان لە کۆلجی پزیشکی ئەم هەموو شتانەیان فێرەکەین و پێیان ئەڵێن دووهەمینیشی دکتۆرە بەڕێزەکان کە لە بەشەکانی با بڵێن ئەمەرجەنسی و کتوپڕ و تەواری ئۆشتانە ئیشەکەن دیسانەوە خبرەیەکیان پیا کردووە تەنانەت هەنێک لەم کەسانش ئەناسنەوە کەیان بۆ خستەخانە دیسانەوە دکتۆرە گەنجەکان ئەزمون وەرەگرن لەم دکتۆرانەی تر مایەوە کە تەشخیص کرامە ئەم حاڵەتەی هەیە و نێررا بۆ بەشی دەرونی بۆ نمونە بۆ چارەسەر یەکەم شت ڕەنگە خۆی ڕابکانەیەت بەڵام ئەگەر هاتیش و حتا لە بڵێن بەشی کتوپڕ و تەواوی و ئەم شتانە ئەبێ یعنی بە هیچ شێوەیەک ئەم کەسە ئیهانە نەکرێ بە هیچ شێوەیەک وا هەست نەکرێتەوە بە چاوێکی سوک تەماشا دەکرێت ئەبێ تۆ چۆن ئەچی بۆ مزاهرەیەک هاتو هاواری ژەکەی مەبەستەکەت هەمووی چییە شخصی بەرامبەر ئیتر هەر کەسێکە مدیرەکەتە حکوومەتە منەظەمەیەکە بزانێت کە تۆ پەیامەکەت گەیشتووە عینەن شێت ئەبێت تۆ وا دەریخەیکەوە پەیامی ئەو مرۆڤە گەیشتووە بە تۆ و تۆ ئەحتیمامی ئەی تێ و لێی تێگەشتووی بەڵام لە عینی کاتیشا ئیتر بە شێوەیەکی تەوان تر ئەوە مێنێتەوە سەر ئەزمون و خبرە و توانا و ئیمکانیەتی شتێکی پێڵەن کۆمونیکیشن سکیل ئیمکانیەتی پەیوەندیکردن و ئاخاوتن لەگەڵ بەرامبەرەکەی خۆتە چەندێک ئەو توانایەتیا هەیە بۆی قەناعەت بەو شەخصە بکەی بڵێ کاکە تەواو ڕاستە زۆر پێت ناخۆشە بێ ڕەنگە عاجزیش بی لە قسەکانی من بەڵام ئێمە لەوە زیاتر ناتوانین هیچت بۆ بکەین دەنکە حەبی ناینێت چکە ئەگەر دەنکە حەبمان نایە دەنکە حەبمان نایە ئیتر ئەیکەن بە مستەمسەکێک بەدەستی خۆیەوە کەوا ئەمە نەخۆشە و ئێمە فەرامۆشمان کردووە و ئێمە دەرمان کردووە بەرەوە بێ بزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانەکرێ بە قسەکردن و بە ئیقناعکردن ئیتر ڕەنگە قەناعەت بکا و بڕوات بەڵام تاکەی تا یا من ئەگۆڕێمێکێکی ترێتە شوێنەکەی من یا ئەچێ بۆ شارێکی تر یا وڵاتێکی تر لەوێ هەمان شت دروستەکەەوە ئیبنەوە بۆ خستەخانە بەڵێ کاتە دکتۆر ئەمەد ئەو بکەم بە دوا پرسیارە ئایا کە باز لە نەخۆشیێک دەکەین دایمە خۆپارێزی و پێشگیریەکیشەیە بۆ ئەم نەخۆشیش دەکرێت بۆ نەخۆشیە دەرونیەکان و بە دیاریکراوی ئەم نەخۆشیە خۆپارێزیەکە بێت یا خۆ پێشگیریەکە بێت بۆ نەخۆشیە دەرونیەکان بەگشتی بەڵێ وەکوتم سترس یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی نەخۆشی دەرونی اینجا ئەبێ هەتا بتوانین سترس لە خەڵکا کەم بکەینەوە سترس کەمکردنەوەیش لەسەر ئاستی حکوومەتە لەسەر ئاستی ژینگەیە یعنی بڵێن دەوروبەری ئینسانە لەسەر ئاستی مرۆڤەکەیش خۆشێتی مرۆڤەکە خۆی مەسەرەن بە وەرزشی ڕۆژانە بە گوێنەدانە کێشەهرە گەورەکان بە بیرکردنەوەیکی پۆزەتیڤ و ئەرێنی لە ژیانی خۆیان بە تێڕوانینی وا بڵێن ئێستا ئەو پەرداخە نیوەی پڕەو نیوەی
بەتاڵە سەیری نیوە بەتاڵەکەی نەکە سینیوە پڕەکەی بکەیت ئەمانە هەموو شتی عامن کە هۆکارێکن بۆ ئەوی مرۆڤ بتوانێت خۆی لە نەخۆشیە دەرونیەکان پارێزە بەڵام لەم نەخۆشیە ناتوانانی خۆتی لێ پارێزیانەوەی کە تووشە بێ ئیتە تەواو توش بووە تۆ ناتوانانی لە ئێستەوە وا لە مناڵێک بکەیت کە گەورە بوو ئەگەر ئەم توانە ئەم بڵێن هینەی تیا بوو ئەمە کە خوا دروستی کردوە تووشی ئەم نەخۆشیە بێ ناتوانانی بیبڕی بەڵام چییە؟ پەروەردەیەکی ڕێک و پێک من پێشوە بێم وەلای ئێوە وابزانم تەوەری یەکەمی بەرنامەکەتان باسی پەروەردەی مناڵش دووە پەروەردەیەکی دروست دەستی خۆش بێ ئەو خاتونەی کە قسەی کرد پەروەردەیەکی دروست کەوا بکە بڵێن دەرونی مناڵ دەرونێکی جێگیر بێت دوور لە تووڕەیی و با بڵێن شپرزەیی و گڕۆزی و ئەم ناشتانە ڕەنگە هەتا حەدێک کاریگەر بێ بۆ ئەوەی خەڵک توش نەبێ بەڵام ئەوەی کە تایە بوو هەر تووشە بێ خاستەن چەنە گەورەتر بوو سترس زۆر بوو لە ژیانایتر سترسەکان هەموو ئەو شتانن کە ئێوە هەموو ڕۆژە لە ئەخبارەکان ئێڵێن من ناڵێن بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد پسپۆڕی دەرونی سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان بۆ دکتۆرگیان سپاس بۆ ئێوەی ستان خۆش ناوبڕێ وەرەگرین و پاشان ئەگەڕێینەوە.